مامۆستا تۆ منبەرێ لەسەر میرمەر لایەن بردویت، تەلەڤیزۆنە نەماوە، ئەوەی کە هەیە ئەم سۆسیال میدیایە، ئەجا ئەوەش لەم خەڵکە بگریتەوانێ کەواتە هیچ. وەڵاهی برا من لەو خەڵکەم نەگرتوێتەوە، بەڵام ئیتر خۆت ئەزانیت، یعنی بەڕاستی کۆمەڵی خەڵکی بێویژدان هەیە دوو لە ڕووی جەناب. ئاگام دێتی مامۆستا. ئێستا ئەگەر کەسێ حەزی بە من نییە بۆچی دێتە ناو لایڤەکەەوە؟ بۆ دێ کاکە؟ ئەگەر بۆ سوود هاتوویتە من چەند جاوتومە کاکە پرسیاری سیاسیم لێ مەکە عەزیزەکەم، پرسیاری شەخصیم لێ مەکە. کاتێ دیتە ناو لایڤەکەەوە تکایە لەگەڵ پیاوەکە تا کێشەت هەیە بڕۆ لە مەحکەمە تەواوی کە ئەو کاتە بڵێ مامۆسا زوڵمێکم لێ کراوە، ئایا من حەقم یان ئەو حەقە؟ باشە